سەمیرە باشی بڵێ چ سەمیرە شتێکت لێ بجێرمەوە باوەڕتەبی شەهاب ئارد و ئاسمان گۆڕە کچی والله ئێستا پاک و خاوێن زلک و بەرگەچی ڕێک لۆ بێ ئەوتێ چتە دەرێ ئەو بۆنەی لە خۆیدا نا ئێستا لە کنە منە سەمیرە جان بڵێ چ نانە مەشروبی ناخواتەوە کچی تەرچی کردێت تەرک تەرچی کردیە سەمیرە جان قسەکت پێڵم بەجێم کە باشە ئەتو هەر مێردیەکەی ئەوش هەر بەتەمایە لۆ بینم نانە تەوەی چ نەماتەوە هەر دوو ڕۆژ دێرێک جیابنەوە ڕاست مێردی ناوی خوای لێبینەوە مێردی بە شەهابی برام بکە بەخوا هەر دەتینمەوە کە نەخۆشم باشە سەمیرە گیان ئەوە ئێستاچم لەگە شەهابی برام قسەیەکەم وەبی ئێوارێ مەوعیدەکی دابنێ شەهابیش لەگەرە خۆم دەینم ئەو جا هەرچی هەتانە و نیتانە لەگەرێ قسەی بکەن باشە حیاتم دەی خوا حافیز شەهاب بەڵێ شەهاب بەڵێ دەتو ئەو مۆبایلەی دانێ برێچت دەوێ دەتو دانێ ڕوود لە من کە ئیشی خێرەیە لۆ خێرمێ ئەو زەمانەی دەی ڕوود لە من کە دەدانێ مۆبایلەکەت دانێ ئەوە دامنا فەرموو بڵێ چ دەخوازیم لۆ کردی ئەوە شێت بوویە تو لۆ هێشتان شیرینم تەلاق نەدەیە ژنێ تۆ بردۆم دیتەوە ئەو دە چییە مەحامیە چێگرین بە دوو ڕۆژی شیرنی تەلاقە دەین و دەریەکەی نەدەێت گوێ بگرە یان ئەو ماڵت دۆچۆر دەکەم یان وازدە مۆزعیدینی کرە چۆڵی چ حالت باوەسبی سەمیرەت لۆ بکە سەمیرە چ سەمیرە خاتوون هیچ لۆ باسمەکە تکایە بێدەنگ دەت بەس جێ لەم بگرە بەژنی بەژن دەبی ئەو هات تەمەشایکەی ئەدێ و پرچە ئەلێرە کە دێتوە چیتە چاو ڕەبی ماشەڵڵای لەبی ئەوە چاو برۆیت گردنی دوو بستە تەوا بووی وازدە و مۆزعی بینە باشە ئەگەر ئەو ماڵ دۆچۆر دەکەم کورە دانیشە بابە دانیشە چۆڵکردنی چ حاڵی چ دەوەرە چاکەی لەگەر بکە چاکەم ناوێ تەنها ئەوەم دەیە وازدە و مۆزعی بینی باشە دانیشە دەوەرە چاکەی لەگەر بکە شیرن کو هەموو ژنە لەبەر چایی برام خستیە خەو هەموو ئەوە بزانی خوا بتگری شیرن بتبینم لەو ڕۆژەوە کاتویە ناو ژیانم دڵم زۆر خۆشە یعنی هەز ناکەمی تر بە تەنیام هەز دەکەم کەسێک لە پشتمە کەسێک دایمەن ئاگای لێمە هەنار باوەڕ کەمیش هەز بەو خۆشەی دەکەم هەز دەکەم کەسێک دێتە ناو ژیانم هەموو ژیانم خۆش دەکات پێشتر بەڕاستی فکرم لەوەی نەدەکردەوە کەنگەوە عیلە چێ هابێت بەڵام ئێستا نا هەموو شتێک گۆڕایە باوەڕ کە سەفین باوکم هیچ کات خراپەی مەی ناوێ ئەو هەردەم بەرژەوەندی من و تۆی دەوێ فەرموو باوکە جان بەخێرێ سڵاو لۆ دوو گوڵە جوانە ماشەڵڵا یا ڕەبی دوور بە لە چاو نەفەسی قوربانت باوکە جان کوڕم بابە تەلەفۆن لۆ کردی بەڵێ کردی زۆر باشە کچم ئەو ڕوو ئێوارە دەبی زوو بچینەوە لۆ ئەوی خۆمان حازرکەین باشە ئینشەڵڵا کوڕم ئەوجە سوپرایزێکی زۆر جوانمان لۆت هەیە سوپرایز بەرێ سوپرایزە کاک عارف کوڕم پاش هاوسەرگیری هەموو شتێکی دەزانی وانە کاک عارف قەڵەقم مەکە ناتوانێستە پێم بڵێ سوپرایزەکەی نا پەلەی مەکە باش هیوادارم خانەوادەیەکی سەرکەوتوو بن ئینشەڵڵا باوکە جان ئەکید سەبیت کەسێکی تێگەیشتوویە کوڕم ئینشاڵڵا بەختەوەر دەبن لە ژیاندا ئینشاءڵڵا ئێوارە چاوەڕێین باشە زۆر باشە ئەلو چۆنی هۆشنگیان باشم هۆشک بۆ مەسەلەکە تەلەفۆنم کردووە کەی تەداوە دەزانی چۆنا لەیلا آخر ئەو بۆچی بە جوانی قسە ناکەیت و چێڵی باس چێکەی بابە دیۆنی قسەی دەکەم
باوکمەیەوێ بتبینێت من شتانە نازانم آخر لەیلا گیان داکم لە ساغە لەبەروی پێم ناکرێت جارێ هۆشنگ هەز ناکەی بێتامت کردووە ڕۆژێ دایکت ڕۆژێک پورت هەز ناکەی درۆم لەگەڵاکەی تۆ لەیلا گیان ئەمن وعدم پێدای بەس دەستەرم ڕاوەستا وعد بی بێمە داوات والله دێمە داوات آخر ئاگادار بە ئەمە دووەم جارتە بەڵێنەیت باشە جانەکەم باشە دەی باشە دەی خوات لەگەڵ خواحافیز دەی